کرد وەک لە جومعەی پێشەوە باسمان کرد خوای گەورە فەرمووی ئەوان جوابی ئەوان و وەڵامی قەومەکەیان بۆ لووت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تەنها ئەوە بوو ئێمە دەرت ئەکەین شار بە دەرت ئەکەین هەندێکیان فەرمانیان بە هەندێکیان کرد ئەخریجوهم من قەریەتیکم ئەم ئینسانە و ئەوەشی ئیمانی پێهێناوە هەمووی دەرکەنە دەرەوە لەم شارە چونکە ئەمانە کەسانێکی پاک و خاوێن و پاک و خاوێنیان دەوێت دەیانەوێت خەڵکی پاک و خاوێن بێت هەرچەندە لووت پێغەمبەر سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ نەسیحەت و ئامۆژگاریکردن سوودی نەبوو ئەوان زیاتر بەرەو خراپی دەڕۆشتن ئەمجا لەگەڵ ئەوەدا کە وەڵامیان ئەوە بوو بە دەربەدەریکەین دەربەدەرت ئەکەین ئەمجا خوای پەروەردگار دەفەرمێ فما كان جواب قومه إلا أن قالوا ائتنا بعذاب الله إن كنت من الصادقين وتيان أجر تو بيغمري خواي سلامي خواي لسبي أجر راستكي دي عذاب خوا من باب بيت سبحان الله داوي عذاب خوا دكن أجر تو راستكي بيغمري خواي سلامي خواي لسبي للاني خوا ونيرلاوي دي با أو عذابك تو هالرشدكي لإيم بي بابو من بيت لا خوي پرسیار بکەن ئەو عەزابەت چییە ئەو عەزابەت چۆن بۆمان دێ داوای عەزابی خوا دەکەن با خوا عەزابمان بەسەرا بڕژێنێ با خوا غەزەبمان لێ بگرێ هەروەکو چۆن ئەبوو جەهل دەیوت وإذ قالوا اللهم إن كان هذا هو الحق من عندك فأمطر علينا حجارة من السماء أو ائتنا بعذاب أليم رواه مسلم لحديثك مسلم دعاتو إمامي أنس دفرمي أم آية بيروزة دابز يخواروا سبارت بأبو جهل وك إمامي أنس دفرمي رضا ورحمة إخوالي به هندي الرواية هاتوا لغير حديث عدالة فلانكس وفلانكس بلام أوي لصحيح مسلم دهات به أو كسيكا أم دعاء كركل السورة أنفال هاتوا وك رواية إمام مسلم دهاتوا بريتيا لأبو جهل أيوة شي أيوة خواجة أجر أم قرآن حق ولا لعني تو دابز ديوا لآسمانەوە بەردبارانمان کە نەوی خوای هیدایەتم بدە بۆ سەری یارمەتیم بدە ئیمانی پێ بهێنم فأمطر علينا حجارة من السماء خوایگیان ئەم قورآنە ئەگەر حەقە و ڕاستە و لەلایەنی تۆ دابەزیوە لە ئاسمانەوە بەردبارانمان کە یا عەزابێکی بە ئێش و ئازارمان بۆ بنێرە وەڵامی کافر و بێباوەڕان بەم جۆرە بوو بڕۆ تەماشای قورآن کە دژمنانی خوا دەیانوت ئەگەر ڕاستەکەن ئەگەر پێغەمبەری خوان عەزابی خوامان بۆ بنێرن بە عەزابی خوا بۆمان بێت دەیانویست لەگەڵ خوادا جەنگ بکەن بەڵام زۆر زۆر غەڵەتن خوای پەروەردگار عەزابی خۆی دەنێرێت بەڵام خوای پەروەردگار میهرەبانە پێیخۆشە دەیەوێت خەڵکی ئیمان بهێنێ هەر کاتێکیش ئیمانی نەهێنا خەڵکی و داوای عەزابی خوای کرد تەڵەبی کرد خوای گەورە بێدڵیان ناکە و عەزابەکەیان بۆ دەنێرێ ئەو کاتە هەموویان پەشیمان دەبنەوە بەڵام سوودی نییە کاتێک کە لووت پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ تەماشا کرد قەومەکەی هیچ وەڵامێکیان نییە ئیلا ئەوە نەبێ دەرت ئەکەین ئیلا ئەوە نەبێ کە داوای عەزابی خوا دەکەن فەرمی قال رب انصرني على القوم المفسدين خوایگیان ئەی پەروەردگارم بەسەر ئەم قەومە فاسد و ئاژاوەچی و خراپەدا زاڵم بکە و سەرم بخە بەسەر ئەواندا داوای کرد خوای پەروەردگار سەری بخات بۆیە فەرمی ربی نەجینی و ئەهلی مما یعملون خوایگیان سەرم بخە خوایگیان ڕزگارم بکە خۆم و ماڵ و منداڵ و کەس و کارەکەم لەوەی کە ئەمانە دەیکەن کە کارێکی وەها دەکەن زۆر زۆر ناشرینە کە بریتیە لەوەی دەچنە لای خەڵکی پیاو دەچێتە لای پیا و وازیان لە خێزانەکانی خۆیانی هێناوە لووت پێغەمبەر سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ تەماشای کرد ئەمان زیاتر بەرەو سەرکەشی و بێباوەڕی و کافری دەڕۆن داوای عەزابی خوا دەکەن داوای سزای خوا دەکەن ئەو کاتە فەرمی خوایگیان سەرم خەی بەسەر ئەم قەومە فاسدە ئەم قەومە خراپە خوایگیان خۆ ماڵ و منداڵیشم ڕزگار کەی ئینسانی ئیمانداریشە بێ ئاگاداری و خاڵە بێ کاتێکە قەومێکت بینی خراپ بوون نەسیحەت و ئامۆژگاری ئیسفادی نەبوو لەگەڵیانە ئەبێ بڵێ خوایگیانم ڕزگارم کەی لەم قەومە ڕزگارم کەی بۆچی ڕزگارم کەی ئەم دوعایە بۆچی دەکەی سەبەب چییە لەوەی کە لووت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دوعا دەکا خوا ڕزگاری کات لەو قەومە و لە کردەوەکانیشیان لەبەر ئەوەی ئەویش لەگەڵ ئەوانە تووشی عەزاب نەبێ تۆش داوا دەکەی خوا ڕزگارت کات بۆ ئەوەی
لەگەڵ ئەوانە عەزاب نەدرێ بۆ ئەوەی لەگەڵ ئەواندا حەشر نەکرێ. ئینسانی ئیماندار بەو شێوەیە کاتێک کە کەسێکی بینی خراپە دەکات، وەک لە جومعەی پێشوە باسمان کرد، تەبەڕای خۆی دەکات لەو ئینسانە، بەریە لە کردەوەی ئەو ئینسانە، ئەمجا داواشەکە لە خوای پەروەردگار، خوایە گیان ڕزگارم کەی لەم قەومە فاسدە، لەم قەومە خراپە. لە ئەثەرێکی صەحیحدا کە لە صەحیحە هاتۆ بە ژمارە 2508 هاوڵی خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمامی ئەبو هورەیرە شتێکمان بۆ باز دەکات کە حکمی حەدیثی پێغەمبەری خوای هەیە صلی الله عليه وسلم. چونکە ئەگەر سەحابە شتێکیان باس کرد صحیح بوو، ڕاست بوو، شتێک بوو باسی غەیبی دەکرد، حکمی حەدیثی پێغەمبەری خوای هەیە صلی الله عليه وسلم. ئەم هاوڵە خۆشەویستە دەفەرمێ إن فرعون أوتد لامرأتي 4 أوتاد في يديها ورجليها. سبحان الله. كاتك آسي كتشي مزاحم رضا ورحمة إخوائي لبك خيزاني فرعون بو إيماني هنا بموسى بيغمر عليه الصلاة والسلام. كاتك فرعون زاني إيماني هنا وخيزانكي كآسيا ودي أي آسيا أقر بشيمان نبي توا لناوت أبم أو بو أو إيماني خوي ندوران نچوە سەر دین و بەرنامەی پیاوەکەی خۆی کە کافرێتی و بێباوەڕێتیە. بۆیە فیرعونی زاڵم و ستەمکاریش فەرمانی کرد بە جەلادەکان و بە دار و دەستەکەی خۆی خێزانەکەم ببەستنەوە هەر 4 پەلی، هەردوو دەست و هەردوو قاچی ببەستنەوە بە مێخ دایکوتن، چونکە باوەڕی بە ڕێبازەکەی من نییە. فكان إذا تفرقوا عنها ظللتها الملائكة. بەڵێ کاتێکە ئیمامی ئەبو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێت کاتێکە ئەو فیرعونی زاڵم و ستەمکارە ئەوە بوو هەر 4 پەلی ئەو خێزانەی خۆی داکوتی بە سنگ و ئەمجا کاتێکیش ئەم ئافرەتە ئیماندارە وازی لە ڕێبازی خۆی نەهێنا و نەچوە سەر ڕێبازی پیاوەکەی خۆی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەندەها ناڕەحەتی و ناخۆشی توش بوو لە پێناو دینی خوادا و هەموو پێغەمبەران سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ ئەو کەسەی شوێنی ئەوان بکەوێ، ڕێبازی ئەوان بکەوێ، تووشی ناخۆشی و ناڕەحەتی دەبێت. أم آفرة إيمان دارا فكان إذا تفرقوا عنها ظللتها الملائكة فقالت. ما بس من أم خالية كسباسي دك إن شاء الله. أم آفرة إيمان دارا رضا ورحمة إخوائي لبلالعني بيا والظالم مستمكاركي خويوا دسو بيكاني كوتو زنجير كراو سنگي بيادا كتراوا ميخي بيادا كتراوا بو پري درندهي و إيش و آزاري أدري خێزانەکەی فیرعون ئاسیە چونکە ئیماندارە. ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ. بەڵام ئیمامی ئەبو هورەیرە فەرمی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ هەر کاتێک جەلادەکان و زاڵم و ستەمکارەکان لی دوور ئەکەوتنەوە مەلائیکە سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ سێبەریان بەو ئافرەتە ئیماندارە دەکرد چونکە لەبەر خۆر تەعزیبیانەدا لە وڵاتی میسر کە چەندێک گەرمە لەبەر ئەو خۆرە ئێش و ئازاریان ئەدا هەروەکو چۆن ئێش و ئازاری بیلالی حەبەشیان ئەدا ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ بە گەرمای نیوەڕۆ بەردی گەرمیان دەخسە سەر سکی هەر دەیفەرموو ئەحەدون ئەحەد خوای من تاک و تەنها شەریکی نییە. ئەم دینە بە ئاسانی بە ئێمە نەگەشتووە، خوێنی هەزارەها پێغەمبەران و پیاوچاکان و شەهیدان و خواناسان لە پێناویدا ڕژاوە. دیوادارم خوای پەروەردگار ئینشاڵڵا لەو کەسانەمان بگێڕێ کە لە پێناو ئەم دینەدا خوێنەکەمان بڕژێتە سەر زەوی. بەڵێ بۆیە ئەم فیرعونی زاڵم مستەمکارە کە ئاوا لە خێزانەکەی خۆی دەکات خوای گەورە بۆمان باز دەکات دەفەرمێ ربي ابني لي عندك بيتا في الجنة. ئەم ئافرەتە هەر 4 پەلی داکوتراوە بە مێخ و بە زنجیر بەسراوەتەوە دەیفەرموو خوایەگیان لە بەهەشتا لای خۆت لە بەهەشتا خانوویەکم قەسرێکم بۆ دروستکە ونجني من فرعون وعمله ونجني من القوم الظالمين. چۆن لوط پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ فەرمی ڕزگارم کە ئەم ئافرەتەش فەرمی خوایەگیان ڕزگارم کە خوایەگیان ڕزگارم کە لەو کردەوەی کە قەومەکەی خۆم دەیکا
ئەویش فەرمی خوایەگیان ڕزگارم کەی لەو کردەوەی فیرعەون کە ئەنجامی ئەدات. ئینسانی ئیماندارە بێ ئاوا بێت، خوایەگیان قەسرێکم بۆ دروست کە وەنەجینی من فیرعەون وعەمەلیه، خوایەگیان ڕزگارم کە لە دەستی فیرعەون و کردەوەکانی فیرعەون کە هەمووی کوفر و بێباوەڕیە، خوایەگیان لە قەومی زاڵم و ستەمکار ڕزگارم کە فكشف لها عن بيتها في الجنة. إمامي أبو هريرة رضا ورحمتي خوالي بيدا فرمي أم آفرة إيمان دار بيش أوي وفات كاو جاني دار بتشيت بيش أوي روح باكك إلا بيناو خوادا ببخشيت جيغاي خوي لبهشتا نشان أدرا، جيغاي خوي بيشان أدرا دعاكي قبول بو. فرمي خوايا جان لا يخوت لبهشتا قصريك مدروسك بيش أوي وفات كا قصركي خويا نشان أدا أي آسي كتشي مزاحم أما قصري تويا أما كوشك وتلاري تويا خواي قرر رزقاري كرت لدارو دستكي فرعوني ظالم مستمكار. لوط بيغمبري سلامي خواي لسر بيه فرمي خواي جان سرمخه بسر أما قوم فاسد دا خواي جان خوم مالو من دالو كسكارم رزقارك لم كردوي أم إنسان خرابي بباورانا. خواي بردقار دعاي قبول كرت. خواي قرر فرمي ولقد جاءت رسلنا إبراهيم بالبشرى أم جاء بأمري خواكم الله ملائكيكي بريز وخوشوي سلامي خواي نسر به للعيني خواي بردقار نيران بوكي بولنا وبردني قومي لوط عليه الصلاة والسلام. أو بمسكينيان دابا إبراهيم سلامي خواي لسر به وبخيزانكي كساربو سارا مزگێنیان بێدا کە تۆ کوڕێکت ئەبێ ناوی ئیسحاقە سەلامی خوای لەسەر بێ و دەبێتە پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ و ئەویش کوڕێکی دەبێ ناوی یعقوبە سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. بۆیە خوای گەورە دەفەرمێ ولقد جاءت رسلنا إبراهيم بالبشرى قالوا سلاما قال سلام فما لبث أن جاء بعجل حنيف. هەر کاتە هاتن دانیشتن ئەوە بوو ئیبراهیم سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ کاتێک کە سەلامیان لێکرد مەلایکە بەڕێزەکان بەڵام ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ نەیزانی ئەمانە مەلایکەی خوان غەیبی نازانێ پێغەمبەران غەیبیان نازانێ سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ بەس پیاو خراپان و دۆستەکانی شەیتان غەیبی دەزانن ئەوەی غەیبی زانیەوە دۆستی شەیتانە چونکە ئەوە ئیبراهیمە سەلامی خوای لەسەر بێ کۆمەڵی پیاوی بەڕێز دێن بۆ ماڵەکەی ئەویش سەلامی خوای لەسەر بێ یەک گوێرەکەیەکی برژاو دەهێنێ لە بەردەمیانە دای ئەنێت وەکو ڕێز و حورمەتێک بۆ میوانەکانی گوێرەکەیەکی سوورەکراو لە بەردەمیانە بە ساغی دا ئەنێت بۆ ئەوەی بیخۆن بەڵام نازانی ئەمە مەلایکەی خوان و ئەمانە ئادەمیزاد نین و شت ناخۆن. یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵمان بکەی لە گوناهەکانمان خۆش بی. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. إبراهيم سلامي خوای پەروەردگاری لەسەر بێ گوێرەکەیەکی برژاوی بۆیان دانا بەڵام کاتێککە فەرموویانی لێکرد تەماشاکەن هیچ ناخۆن. خوای گەورە دەفەرمێ فلما رأى أيديهم لا تصل إليه نكرهم وأوجس منهم خيفة. إبراهيم عليه الصلاة والسلام تەماشای کرد ئەم پیاوانە ئەم میوانانە خواردنەکە ناخۆن نەدەستی بۆ درێژەکە نەدەیخۆن زۆر ترسا لێیان فەرمی ئەمە احتیمالێ نیازێکی خراپیان هەبێ چونکە عەرەب وەکو ئیمامی قەتادە باسکە ڕەحمەتی خوای لێ بێ عەرەب عادەتی وابوو ئەگەر میوانێک نانی نەخواردایە لە ماڵەکەی ئەترسا ئەوی دیارە ئەمە نیازێک و نیەتێکی خراپی هەیە. ئیبراهیم پێغەمبەری صلی الله عليه وسلم کاتێ تەماشای کرد نان ناخۆن خوای گەورە دەفەرمێ وأوجس منهم خيفة ترسێ چوە دڵێەوە ئەمانە دیارە نیەت و نیازیان خراپە بەرامبەر بە من بۆیە خواردن ناخۆن غەیبی نازانی هیچ غەیبی نازانی چونکە خۆشەویستی خوای غەیبی نازانێ بەس دوژمنانی خوا دۆستی شەیطان غەیبی دەزانن. قالوا لا تخف إنا أرسلنا إلى قوم لوط. وتي إبراهيم سلامي خوای لەسەر بێ فەرمووی مەترسە
ئێمە کۆمەڵی مەلائیکەی بەڕێزین سەلامی خوایان لەسەر بێت نێرراوین بۆ لای قەومی لوط پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام بۆ ئەوەی لە ناویان بەرین قالوا إنا مهلك أهل هذه القرية إن أهلها كانوا ظالمين فرميان إيما للعني خواو نيرراوين بو أوي قومي لوط لناو برين چونك قومي كي ظالم مستمكارن للعني خواو نيرراوين أو كاتا إبراهيم السلام إخوان لسر بيه ضلنيابو كأمانا ملائكي إخوان كيك لوانا جبرائيل والسلام إخوان برودقالي لسر بيه بلام لسر شكل وشيوي آدمي ذات هاتونا فرميان مترسە لە ئێمە هیچ نیاز و مەبەستێکی خراپمان بە تۆ نییە هیچ خراپەیەک لەلایەنی ئێمە تووشی تۆ نابێ بەڵام ئێمە نێرراوین بۆ ئەوەی قەومی لوط پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام لەناو بەرین بە ئەمری خوا ئیبراهیم عەلەیهی سەڵاتو وەسەلام مشتومڕیان لەگەڵا دەکات بۆ ئەوەی عەزابی خوا تاخیر بێ لە سەریان ئەوان دەفەرمون ئەی ئیبراهیم واز لەم مەسەلانە بهێنە ئێمە نێرراوین بۆ سەر ئەو قەومە بە ئیزنی خوا هەموویان لەناو بین ئەگە خوا یارمەتیمان بدا لە جومعەی داهاتوە باسی ئەوە دەکەین ئەمەندە قەومێکی خراپ بوون کاتێکە ئەو میوانە بەڕێزانە سەلامی خوای پەروەردگارێ لەسەر بێ کە مەلائیکە بوون پێشتر میوانی ئیبراهیم پێغەمبەر بوون عەلەیهی سەڵاتو وەسەلام کاتێکە دێن هەموویان هوجوم دەکەن دەڵێن کۆمەڵە پیاوێکی زۆر جوان هاتوو با بچین نێربازیان لەگەڵا بکەین ڕێزی میوانەکانیشیان نەئەگەر کە هاتن ناو شارەکەیانەوە ئەمەندە قەومێکی خراپ بوون بۆیە لوط پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ دەفەرمێ خوایان ڕزگارم کرد لە دەستم قەومە ئەمە قەومێکن خێریان تیان نەماوە دەبار بێ بەڕێزم ئێمەش با لە خوا بترسین چونکە فەرمووی ئین ئەهلەها کانوا ظالمین ئەهلی ئەم شارە زاڵم و ستەمکارن ئێمەش ئەمرمان بۆ هاتووە لەلایەنی خوای پەروەردگار و کە لە ناویان بەرین والله ئێمەش زۆر بەمان ظالم مستەمکارین بەرامبەر بە ئاینەکەی خوای پەروەردگار والله ظالم مستەمکارین بەرامبەر بە دینی خوا ئاگامە لەو ئاەتە پیرۆزە بێ خوای گەورە دەفەرمێت ولو يؤاخذ الله الناس بظلمهم ما ترك على ظهرها من دابة خوای گەورە دەفەرمێ ئەگەر خەڵکی بەهۆی زوڵم مستەمەکانەوە بگرین ئەگەر خەڵکی بگرین بەهۆی ئەو هەموو خراپە و زوڵم مستەمەوە کە دەیکەین خوای گەورە دەفەرمێ یەک ڕۆح لەبەر و گیان لەبەر لەسەر زەوی نامێنێت ئەگەر خوا ڕەحمە لێ نەکات هەر کەسەمان لە کاتی خۆیان نەمرێنێ و ئەجەلەکەی کۆتایی پێ نەهێنێ ئەوە ئاەتی قورئانە ئەگەر بەهۆی زوڵم مستەمی خۆمانەوە کە دەیکەین ئەگەر خوا بمان گرێ و سزای خۆیمان بەسەرا بڕژێنێ سوێن بەخوا یەک گیان لەبەر سەر زەویان نامێنێت ما ترك على ظهرها من دابة ئێمەش ئەگەر تەخوای خوا نەکەین خوا لە ناومانە بات خوا دەیەها عەزابمان بەسەرا زاڵ ئەکات چونکە خوای گەورە دەفەرمێ فلما نسوا ما ذكروا به فتحنا عليهم أبواب كل شيء ئەو قەومانەی کە پێغەمبەرانیان بە درۆ خستەوە سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ کاتێککە ئەوەی پێیان وترابوو لە بیریان کرد و ئیهمالیان کرد فتحنا عليهم أبواب كل شيء ئێمەش دەرگای هەموو ناز و نیعمەتێکمان لەوان کردەوە کاتێک ئەوان بێفەرمانی پێغەمبەرانیان کرد سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ بە قسەی پێغەمبەرانیان نەکرد عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام خوای گەورە دەفەرمێ وەکو ئیستیدراج ئەمە نیعمەت نییە ئەمە ئیستیدراجی پێ دەڵێن واتە خوای پەروەردگار دەیەوێ بیانگرێ بە تۆڵەیەکی زۆر سەخت ئەو قەومانە کە دژایەتی پێغەمبەرانیان کرد سەلامی خوای پەروەردگار لەسەر پێغەمبەران بێت خوای پەروەردگار دەفەرمێ ئەوەی کە پیان وتراو لە بیریان کرد وازیان لێ هێنا ئەمجا خوای گەورە دەرگای هەموو شتێکی بەسەریان کردەوە لە ئەرز و لە ئاسمانەوە ناز و نیعمەتی بەسەریانە باراند حتى إذا فرحوا بما أوتوا أخذناهم بغتة فإذا هم مبلسون بەڵام کاتێککە دڵیان خۆش بوو لەناو ناز و نیعمەتی خوادا تلانەوە خوای گەورە دەفەرمێت دەرگای ڕەحمەتی خۆمان ناز و نیعمەتەکانی خۆمانمان لەو قەومە کردەوە ئەمجا بێئومێد بوون لە ڕەحمی خوا تۆش ئەمڕۆ ناز و نیعمەتی خوا بەسەر ئێمەوە زۆرە وا نەزانی ئەمە هەموو کاتی نیعمەتی خوایە دووری مەگرە ئەم ئاەتە شمولمان بکە کاتێک دڵمان خۆش بوو خراپە و تاوانمان کرد ئەمجا خوا لێمان بگرێتەوە ڕۆژێک بوو ئێمە خراپە و تاوانمان کرد لە ناز و نیعمەتا بووین خوای گەورە ساڵانێکی نەوەتەکانی هێنا بەسەر ئێمەدا خەڵکی هەژار و فەقیر کەوت دووبارە خوای پەروەردگار نیعمەتەکانی گەڕانەوە
دووری مەگرە خوا لێمان بسێنێتەوە ئەگەر ئێمە ئاوها خراپە و تاوان بکەین ئەگەر کچەکان و خێزانەکانمان ئاوها سافیرە بن ئەگەر دوور لە خوا بن دووری مەگرە خوا بەیانی نیعمەتمان لێ بسێنێتەوە جا ئەگەر ئینسانی وەزعی باش بوو دەوڵەمەند بوو دوایی هیچی نەما زۆر ژیانی ناخۆشە تعزیبی نەفسیە جا خوای پەروەردگاریش هەر قەومی خراپ بێت تعزیبی نەفسیانەدا نیعمەتیان بەسەر ئاڕژێنێ دوای لیان ئەسێنێت و بۆی زیاتر خەفەت بخۆن بۆی زیاتر مەراق بکەن ئێمەش زوڵم و ستەمان زۆرە با بە خۆماندا بچینە و تەقوای خوا بکەین با لە خوای پەروەردگار بترسین خوای گەورە ئەو قەومانەی لەناو برد لەبەر ئەوەی بە قسەی پێغەمبەرانیان نەئەکرد سەلامی خوایان لەسەر بێ خوا ئێمە کوا بە قسەی قورئان و حەدیثەکەین وەرە کردەوەکانی خۆمان بەراوردکەین لەگەڵ قورئان و حەدیثە بزانە چی دەرەچین بزانە چۆن پیاوێ دەرەچین بزانە چۆن ئافرەتێ دەرەچێ ئەو کەسانەی کە لە خوا ناترسن تەقوای خوا بکەین هەتا ئێوارە شەو ڕۆژ خەریکی خراپە و تاوانین خۆمان مەشغوڵ کردووە بە کۆمەڵ شتێکەوە بۆ دنیا و قیامەتی ئێمە ئیسفادەی نییە خوا سزای زۆرە خوا عەزابی زۆرە خوا تۆڵەی زۆرە بۆ کەسانێکی زاڵم و ستەمکار ئەگەر ئێمەش بێفەرمانی پێغەمبەران بکەین سەلامی خوایان لەسەر بێ وەڵا خوا لە ناومانە بێت وەڵا خوای پەروەردگار تۆڵەی خۆی دەڕژێنێ بەسەرمانە خوای گەورە دڵە ڕاوکێ و خەم و خەفەت و ترس و خەوف دەخاتە ناو دڵەکانمانەوە لە ماڵەکانی خۆمانە نابێ ئیسراحەت بکەین لە دەرەوە ئیسراحەت و ژیانمان نامێنێ بەڵام ڕوومان لە خوا کرد خوا ناز و نیعمەتی خۆی دەڕژێنێ بەسەرمانە خوای گەورە دەفەرمێ وەلەو ئەن ئەهل القوڕى ئامنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض ولكن كذبوا فأخذناهم بما كانوا يكسبون خوای گەورە فەرمێ ئەگەر ئەهلی شارەکان و دێیەکان تەقوای خوا بکەن لە خوا نزیک ببنەوە بێفەرمانی خوا نەکەن و فەرمانەکانی خوا جێبەجێکەن ئێمە لە ئەرز و لە ئاسمانەوە سوێن بەخوا خوای گەورە دەفەرمێ لەفتەحنا عەلەیهم ئێمە بەرەکەت و ڕزق و ڕۆزی ئەرز و ئاسمانێ بەسەر دەڕژێنین ولكن كذبوا فأخذناهم بما كانوا يكسبون بەڵام ئەو قەومانە قەومی شارەکان و دێهاتەکان چونکە دینەکەی خۆیان بە درۆ خستە و باوەڕیان پێ نەهێنا خوای پەروەردگار بەهۆی تاوانی خۆیان و گرتیانی بما كانوا يكسبون ئاگادار ئەو خاڵە بن ئێمەش تاوان و خراپە زۆر دەکەین خوای گەورە دەفەرمێ أفأمن أهل القرى أن يأتيهم بأسنا بياتا وهم نائمون أو أمن أهل القرى أن يأتيهم بأسنا ضحى وهم يلعبون خوای گەورە دەفەرمێ هەڕەشەمان لێ دەکات ئایا ئەهلی شارەکان و دێیەکان دڵنیان لەوەی کە خوای پەروەردگار لە شەوە عەزابیان بۆ نانێرێت لە کاتێکە خەوتونە خوای پەروەردگار ناتوانێت لە شەودا عەزابێکمان بۆ بینە بوو مەلەرزێ بنێرێ هەومان لە خانوەکانی خۆمانە گیانمان لەدەست بدەین ئەفەئەمینوا مەکر الله لە عەزابی خوا ئەمین مەبن چونکە عەزابی خوا زۆرە یاخود خوای پەروەردگار دەفەرمێ ئەهلی شارەکان و دێیەکان ئەمینن لەوەی دڵنیان لەوەی خوای پەروەردگار لە چێشتەنگا و لە ڕۆژدا عەزابێکیان بۆ نانێرێت لە کاتێکە خەڵکی گاڵتۆگەپ و یاری و ژیانی خۆیانن کەواتە شەو خەوتی لە عەزابی خوا تەئمین مەبە ماڵێ ئەمڕۆ من لە ماڵەوەم خوای گەورە فەرمانی کرد خانووەکە بڕوخێ بەسەر تا دەڕوخێتە سەرتە کەواتە لە عەزابی خوا ئەمین مەبە هەر قەومێک عەزابی خوا ئەمین بێ ئەوە قەومێکی خەسارەتمەندە قەومێکی تیاچووە ئێمەش با لە ژیانی پێغەمبەران سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ سوود و قازانج وەرگرین هەر کەسێ نەسیحەت و ئامۆژگاریمانی کرد نەڵێ وەڵڵاهی بزانم ڕێبازەکەی تۆ دەمخاتە بەهەشت و ناچمە سەر ڕێبازەکەی تۆ وەڵڵاهی بزانم ڕێبازەکەی خۆم دەمخاتە جەهەنەم و وازی لێ ناهێنم ئەوە فکرێ زۆر خەتەرە ئەوەندە لە خۆتان بایی مەبن خوا عەزابی زۆرە سزای زۆرە بەسەر هەر قەومێکا بیڕژێنێ ئەوانەی بێفەرمانی خوا بکەن والله خوای گەورە تۆڵیانێ دەکاتەوە والله ئەگەر ئێمەش کۆمەڵگای ئێمەش ئاوها بڕوا والله خوای گەورە غەزەبی خۆی دەڕژێنێ بەسەرمانە چونکە بازاڕەکان شایەتە کردەوەکانمان شایەتە ئەنتەرنێتەکان شایەتە مۆبایلەکان شایەتە زۆربەی موسڵمانان مۆبایلەکەیان بە کەڵکی نایە سەیریکەی باشە بۆ موسڵمانی ئەهلی قیبلەی والله زۆربەی ئەو کەسانەی کە لە مزگەوتەکانە نوێژەکەن سوێن بەخوا بڵێ میمۆرەکەتم بڵێ ناداتێ سوێن بەخوا ناداتێ بۆ ئەی بۆ شەرم لە خوا ناکەی ئەلەم یعلم بأن الله یەرا ئەی نازانی خوا ئەدبینێ خوا ئاگای لەوەی کە چی ناو میمۆرەکەی تۆدا هەیە خوا ئاگای لە تۆیە لە شەودا سەیری فیلمی خراپ دەکەی
خوا ئاگای لە تۆیە کە خیانەت لە ناموسی خەڵکی دەکەی خوا ئاگای لە هەمومانە با خوا بەبوومە لەرزە و بە عەزابی خۆی لە ناومان نەبە خوای گەورە عەزابی خۆی نات کەس نییە ڕێگری لێ بکات باوەکو قەومی لوت نەبین داوای عەزابی خوا بکەین با بە کردەوەکانمان داوای عەزابی خوا نەکەین با بە دەمیش نەڵێین بەڵام بە کردەوەکانمان زۆر جا داوای عەزابی خوا دەکەین با ئینشاڵڵا ئاگامان لە خۆمان بێ تو خوا ئەهلی قیبلەین ئەهلی مزگەوتین با لە خوا بترسین با تەقوای خوا بکەین با لە خوا خۆمان نزیک بکەینەوە عیبادەتی خوا بکەین با خوا غەزەبمان لێ نەگری ئەگەر خوا یارمەتیمان بدا لە جومعەی داهاتوو باسی و دەکەین کە ئەو میوانە بەڕێزانە سەلامی خوایان لەسەر دەڕۆن بەلای ئەو قەومە خراپە بزانین چی ڕوو ئەدات حادیسەی چی ڕوو ئەدات ئەو قەومە دەیانەوێت چی بکەن و خوای پەروەردگار چیان بەسەرا دەهێنێت اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منه والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا شفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردووە یا ربی خوايا لە بەڵاو موسیبەتمان پارێزی یا ربی خوايا هێمنی و ئارامی وڵاتەکەمان بپارێزی یا ربی خوايا لێمانی تێک نەدەی یا ربی خوايا تەقوا و ئیمانمان بەنسیب بکەی یا ربی خوايا بخاتی عەظەمەت و گەورەی خۆت لێمان خۆش بە لە عەذابی خۆت بە دوورمان کە لە سزای خۆت بە دوورمان کە یا ئەرحەم الراحمین آمين 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 أقول قولي هذا واستغفر الله لي ولكم واستغفروه إنه الغفور الرحيم يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون